بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە ئەم ڕۆژ ڕۆژێکی پڕ لە خێر و بەرەکەت بێت بۆ هەموو لایەک. ئازیزان و خۆشەویستان هەندێک بڕگە بابەتمان بۆ ئامادەکردن کەم ڕۆژ پێشکەشتان بکەین. دیارە تەوەریەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ قسەکردنە لەسەر دەرەنجامی ستەم و ستەمکاری تاک یاخۆت دەسەڵات کە میوانێکی تایبەتمان لە چەمچەماڵەوە دەبێت و قسە لەسەرم بابەتە دەکەین. و تەوەری دووەمی بەرنامەکەمان بابزانین دەرەنجامی تووڕێی و ناڕزایی چین و توێژە جیاوازەکان بەکوێ دەگات کە لە ئێستادا دیارە کارمەندانی تەندروستی و پزیشکان و مامۆستایانی قوتابخانەکان و هەروەها کارمەندانی هاتوچۆ بەگشتی چین و توێژە جیاوازەکان ناڕازین بۆی قەیرانی دارایی و ئاڵۆزی سیاسی و ئەمنی لە هەرێمی کوردستان ناڕزایەتێکی زۆر هەیە لە لایەکی دیکەشەوە کۆرۆنا لە ئارادا هەیە. بابزانین دەرەنجامی ئەم ناڕزاییانە بەکوێ دەگات مامۆستانی ناڕازی و پزیشک و کارمەندانی تەندروستی تاکەی ناڕازین. ئایا تەنها بە پێدانی موچەیەک کۆتایی بە ناڕزاییەکان دێت یاخۆت سەرچاوی هەموو ئەم ناڕزاییانە لە چیەوەیە کە تەوەرێکمان تەرخان کردو و چەند کەسێکی بەڕێز دەچین و توێژە جیاوازەکان میوانی ئەو تەوەرەی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبن. وەک هەمیشە دەستپێک دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان با پێکەوە بینەری کەشوهەوا بین.
بینەرانی عزیز دیارە تەوەریەکەمان و کاماژەمان پێکرد قسەکردنە لەسەر دەرەنجامی ستەم و ستەمکاری تاک یاخۆت دەسەڵات بەکوێ دەگات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە چەمچەماڵەوە میوانداری مامۆستا کاوازیزمان کردووە، مامۆستای ئاینی، مامۆستا گیانسڵاوی خوا لێبێت. هەم کاتت باش. ئەگەر دەستپێکی پرسیارەکانم بەوە دەست پێ بکەین، دەرەنجامی چارەنووسی ستەمکار یاخۆ دەسەڵاتێکی ستەمکار چ تاکێکی ستەمکار بێت چ دەسەڵاتێک بەرەو کوێ دەڕوات؟ بله. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة إخوة لأيوج بيو لسرجم بيرنا وربستناني تلفزيوني بيان بي إن شاء الله. براسي وكو جناب دا مجد في كلمة مستاجان ستمكاري بهر شيء بيت جاباسي استمت كرد اگه بريني موشبه بريني قوتي خلق بهر استمه براسي خواهي جورك لقرآن تقريبا لكتاي سورة إبراهيم دفرني ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء. أي خوش زي محمد عليه الصلاة والسلام ونظاني خواهي جورك بأجاي وغافلة لو كاستم كاران شيء أكن هلا أنا قريب بروجي محشر ليه زليل زبونيانك أو رشيانك جاوك جنابت أماجد فيكر ستم شنجوري كي هي ستم إلى كشتنيا أقدس شيء قوتي ورزقي خلقي موشو معاش يعني بدابين نكيد أو شيء كلا جورا ستم مكان وظلم مكان وأخوي جورا لا حديث يجي قدسية فرمي يا عبادي إني قد حرمت الظلم على نفسي وجعلت بينكم محرما فلا تظالموا. أي عبد كاني من الظلم مستم لنفسي خوم حرام كرو يعني يا وبي شيخ واي جورني الظلم مستم كام معاذ الله فانا بخواي جورا او بري عدل الاخوايا يا ستم الظلم لخوم حرام كدوا لبين يوش حرام كرو قدغم كدوا لبين خوت انا ظلم نكن ستم نكن جاوكو جنابت فرموت بريني موشش ناكل الظلم مكان ولا استم مكان ايمان علينا فرمي قطع الارزاق قطع الأعناق ولا قطع الأرزاق لملدان سربرين باشترا لرسق برين بله کەواتە چەند جۆر ستەممان هەیە؟ ئایا دەکرێت ئێستا بۆ نمونە لە کۆمەڵگەی خۆمانە کە موچە دەبڕێت هەمومان باشکرا دەزانین ئەمە ستەمە لە خەڵکی دەکرێت، بەڵام ئایا هەندێک ستەمیش هەیە کە تاک بەخۆی نەزانێت و ستەمی لێ بکرێت؟ بله بله وكو أمجن في ما مصيبة ريز أم متشبرين نوعك للظلم بيغمر عليه الصلاة والسلام كباسي بيشاءك كباسي كريكارك كباسي كسيك كاكتو بكري جري إيشد بوبكات من كباسي كريكم أو ما مصايك فرمان برا أو دكتوريك فرمان برا أو مروري كوا فرمان برا هر كان من دي بيلا دائرة كان دوائرة كان حكمت كريكي شيء ما أنا متشكيب ديريتيه بيغمر فرمي عليه الصلاة والسلام اعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. تو ما في كريكارة كبدة أو كسي كيشد بؤكات بيش أوي كوا عرقي وش كوا بيت أي تو ما في ناديتي مانغانية ياخد بين منجاري مع شديتي أي مش نوعك لظلم مستم يعني تو يا سي بيغمر بيشكر عليه الصلاة والسلام أمري بيغمر بيشكر عليه الصلاة والسلام بري أرجعني بيغمر جيب جينكر عليه الصلاة والسلام يعني بيغمر فرمي صلى الله عليه وسلم ثلاثة أنا خصمهم يوم القيامة سيكا سن لروجي قيامة من خوم أما دجمنيان خوم يا خيان أقرم نعوذ بالله فنا بخوا خلق واخوات لروجي محشرة بيغمر بيتا شفاعات تكاكاري لا أقري دوزاكم لصغرتكاني قيامة رزقارك بلام يسا بيغمر فرمي صلى الله عليه وسلم من صحيح بخارية سيكا سن من لروجي قيامة أخوام أما دجمنيان يا خيان أقرم لروجي قيامة أو ما بس معنى لإستيا باسيكين أويك وفي غمرة ومنهم ورجل استأجر أجيرا فسوف منهم ولم يعطه أجره ده فرميه في غمر عليه الصلاة والسلام بيايك كابلاك قريب إيشي بوكات إيشاكي بجواني بريك فيكي بوكات بلام لنصر باركي نادا دكريكي ناداتيه
يعني ئەمڕۆ حکومەت شەگرێتەوە ئەگەر فەرمانبەری ئیشت بۆ کات هەر لە بچووکە تا گەورە لە دایرەیەکی گەورە ئەگەر کارت بۆ کات مانگانەیە بە عەقدا بە هەر چیەکە تۆ ئەجەرەکەی نادەیتێ و کرێکەی نادەیتێ ئەوە بزانە تۆ ئەبیتە یەکێ لەو کەسانی کەوا لە ڕۆژی قیامەتدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەخەتەگرێ بۆ مافی فڵان کەست نەدا ئەیشی بۆ نەکرد ئەی ڕەنجی نەدا ئەی هەوڵی نەدا ئەیش وەک تۆ پێشی بە قوت و تەعام و خواردنە بۆ ماڵ مناڵی ئەی چۆن ئەجرەکەی نەدا بەڵێ زۆر باشە مامۆستا کەواتە کاتێک کە ستەمکار ستەم لە ستەم لێکراو دەکات ئایا ئەرک واجباتی ستەم لێکراو چییە؟ تەنها دانیشێ و چاوەڕێ بکا بڵێ لە قیامەت حەقی خۆم وەردەگرم یاخود لە دنیاشدا هەندێک ئەرکی لەسەر شانە لەوەی کە دەبێت بزانێت چۆن داوای مافی خۆی بکات لەو کەسەی کە ستەمی لێ دەکات؟ زۆر جوانە مامۆستا پرسیارە زۆر جوانت کرد بەڕاستی دینی ئیسلام ئەگەر ئاماژە بکەی بە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە ژیانی خولەفا ڕاشیدەکان کەوا با بڵێن باسی ئیمامی عومەری کوڕی خەتاب بکەم ڕۆژێ چۆ سەر مینبەر بە خەڵکەکەی وت یا ئەیها الناس اسمعوا وأطيعوا ئەی خەڵکینە گوێ بگرن و گوێڕایەڵ بن کابراەک هەستا لە ناو خەڵکەکەیە لە ناو مزگەوتە تەشبیه نەبێت بڵێ پەرلەمانی ئێستەیە هەستا لەو کە جێناسکەیە مبارەکەیە و لەو کاتە ناسکەیە هەستا فقام الرسول فقال لا نسمع ولا نطيع لا سمعا ولا طاعة نجود ليقرين نجور رأيت بين الإمام عمر ولما لماذا لا تسمع ولا تطيع بوجو ناقل نجور رأي النبي وفرموا أي عمر طبعا قماش هاتوا بو مدينة أهل المدينة مو رشورود بون قماش هاتوا كوا قماش قولنا نبو نفر ما نفرت وزكري دستار أصحابي عمر كوري خطاب أصحابي في غمرش عليه الصلاة والسلام ئەگەر بە چۆنها بەشیانی بکردایە نەفەری ئەم کابرایە سێری کرد ئیمامی عومەر پۆشاکێکی جوانی لەبەرایە پان و پەرین بەبێ تەسک و ئەوە ئەمەی خۆشیان کورتە و تەسکە و ئەوەی تایە کەم و کوردی تایە وتی ئەزای بۆ جۆ لێ ناگرین بۆچی کراسەکانی ئێمە و دیژاشەکانی ئێمە هەمووی کەم و کورتی تایە و بە بەرگی خۆمان تەواو نەدووراوە کەچی ئەوەی تۆ ئەوەنە پان و بەرین و بە ئیسراحەت تایە لبرتايا او جاء امام عمر فرموا يبروك لخمتك فرموا اين عبد الله ابني اين عبد الله ابني كو عبد الله كورم باص يقصب كات عبد الله لسوشي غوستا وتي باكم بويا جلكي او انا بانو برينا وكوي يمنيا يعني وكوي يونيا لبروي كوا او بالاي برزا تۆزێ زەخم و بە هەیبەتە ئیمامی عومەر فەرمووی من پۆشاکەکەی و قوماشەکەی خۆم دایە باوکم بۆی بەر ئەو بەش ئەو کات و هیندوو نەفەر بۆ نەفەرێ بوو بۆیە ئەوەی باوکم ئاوایەوە ئێوەش ئاوایە ئەو جا کابرا کامەی بیست لە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر فەرمووی بە عومەری کوڕی خەتاب فەرمووی الآن نسمع ونطيع ئێستا گوێ لێگرین گۆڕایشە بین یعنی مامۆستا لە شوێنێکی ناسکە لە کاتی خوتبەیە یەکی گەڵی داوای مافی بکات بەڕاستی ئەم ڕۆژ خەڵک حەقە داوای مافی خۆی بکات چیتر بێدەنگ نەبێت ئەمە شەرع ڕێداوە شێکی ناقانونی و ناشەرعی نایاسایی نییە کەواتە مامۆستا توانی بڵێنەوە بێدەنگی خۆمانە کە بەرامبەرەکانمان ستەممان لێ دەکەن یاخود دەسەڵات ستەممان لێ دەکات بەڕاستی مامۆستا ئەگەر میلەت بێدەنگ بێت داوای دیفاع و بەرگری لە مافی خۆی نەکا ئەوانە چیتر هەر دەسەڵاتێ بێ مێژوو باسی کردووە زیاتر زوڵ مستەمیان لێکرێت لەلایەن دەسەڵاتدارەوە ئەگەر ئەمان داوای مافی خۆیان نەکەن کابرا کات بۆ لای ئیمامی عومەر لەناو سەحابەکانە دانیشتبوو پێی وت اتق الله يا عمر في الرعية ئەی عومەر تەقوای خوا بکە لە خوا بترسێ ئاگار لێ بێ لەو کەسانەی کە لە ژێر دەستان زوڵ مستەمیان لێ نەکەی مافیان نەخۆی أصحابي عمر هەستانە سەر پێیان كيف تقول للأمير المؤمنين اتق الله شلون بإمام عمر عليه الأخوة بترسا شلون عليه بإمام إيمان داران أمير إيمان داران الأخوة بترسا إمام عمر فرموي ليقرن دعوه ليقرن فليقولها
فلا خير فيكم إذ لم تقولوها لنا ولا خير فينا إذ لم نقبلها منكم. خيرتان تانية أجر كمكرسيتان لما بيني لكان بدستكانتان لكان بدستاني خونتانا بيما نلون. خيرتان تانية أجر إما كمكرسي ما نبي بيما نلون بنجنا كانت شام معنا ولا خير فينا إذا لم نقبلها منكم. إما خير من تانية يكون مسؤول كان بالرسول رئيس أو أنا أجر ليتان قبل ما كان قصة كان. هالجارة ريج ما مصطفى إمامي عمر رضا ورحمتي خوالي بها كبو خليفة شو صار من بالخلقي كوكر وفرموي ماذا تقولون لو رأيتم في اعوجاجا أخذ ما مصابوي باث إمامي عمر كم والله بيشتغها مسر كرديك علماني به إسلامي به مسيحي به كافر به بس بروانه للسيرة إمامي عمر أو جازانه جنة دا برور بروان جال سري أو بروان سنة سبر دي الدنيا قيامتها بابا بو قيامت شنا هل الدنيا دا خلقي محتي كانوا سنة كانوا زموا له منها كان فرموي شي ألين أجر من تنبيني وأنت مسؤول ببرسي إيوا أجر شو بملقط عنايات شو تيجان لمدي كابراك رصا فرموي إن رأينا فيك اعوجاجا قيمناك بسيوفنا هذه أجر بيني من توتشود يا عمر بمشي مشير راستا كينوا بشير ولا برئيس دولة إمام عمر جبزان نايت سيدنا ذو خوي بزان أما قصكي للدلويان أو تابو الشترة إمام عمر في فرمو إيايا تعني أولا قال منتا باش مشي من راستك يتوا بلا كابراوتي نعم إياك أعني جالت الإمام عمر تأكيدي لك رفضان كابرايا لما وقف خوي ناقور الهالو يسري خوي أو نبغي له بجورته قال إيايا تعني أولا قال منتا قال من تشود من باش مشي راستك يتوا قال نعم إياك أعني بلا لقال توما أو جاء في عمر عليه أو جاء إمام عمر فرمي الحمد لله الذي جعل فيه أمة محمد عليه الصلاة والسلام من يقوم عمر عند اعوجاجه حمد سنة صفاز وأخوي جورا كلا أمة محمد كسيك هي أجر عمر تشودي راسي كاتوا بلا أبي داي ما في خود بكي ما وصل كواتا ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە کاتێککە ناڕزاییەک فەرمووەتا موچەی ئێستا لە مانگیەوە دەچنە مانگی حەوت موچەی مانگی یەکێم ساڵ تەنها درراوە کاتێکیش کە دێتە سەر ناڕزایی و دەنگ هەڵبڕین سیر دەکەی لەو هەموو موچەخۆر و لەو هەموو مامۆستا و پزیشک و کارمەندەی 200-300 کەس دەبینیت بەدەنگ دێت کەواتە زۆرینەی زۆری بێدەنگ لە ئاستە و ستەمەی کە بەرامبەری دەکرێت ئایا خودی ستەم لێکراو لە ئەگەری بێدەنگ بوونی يعني بەشدارە لەو ستەمەی کە لە خۆی دەکرێت والله ما مستاجان سەکە زۆر جوانە ئێمە ئاماژەم پێ کرد ئەگەر بێت و ئەو خەڵکە بێدەنگ بێت نێتە داوای مافی خۆی نەکە مافی خۆی من ئەڵێم لە کاتێکی جێگایەکی مبارەکە خەڵک داوای مافی خۆی کردووە لە جێیەکی مبارەکە کە مزگەوتە داوای خۆی کردووە ئێستا چی جای ئەو خەڵکیکەوە ئێستا هەچی ماف و قوتیانە زەوت کراوە لەلایەن دەسەڵاتدارانەوە بەڕاستی ئەوە نیشانەیەکی ڕەزامەندیە کە تۆ دەنگ نەکەیت 50 کەس بچێت و 100 کەس بچێت 300 کەس 1000 کەس بچێت ئەو ملیۆنەی تر ئەی ملیۆنەکانی تر یعنی ئەم هەموو خەڵکێکەوە بێدەنگە ئەو کەسانێکەوە دێنە جواب لە دەنگی لە ناڕەزایی دەڕبڕن بەرامبەر بە دەسەڵاتدار و بە حکومەت یعنی تەمسیل ئەم هەمووەکە نەخێر ئەم هەموو چاوەڕێکە لە ماڵەوە دانیشێت و قسە نەکات ئەوان قسە بکەن ئەمان لە سێبەری ئەوانە لێیان بخۆن ئەگەر موچە چاک کرا و ئەگەر خزمەت گوزاری باش کرا ئەمان لە سێبەری ئەوانە بەحەسێنەوە و لەژێ سێبەری خۆپیشاندانی ئەوانە بەحەسێنەوە ئەوان چاوەڕێ ئەویانە بۆیە دەنگ ناکەن بەڵام ئەگەر ئەوان سەری نەگرت ئەڵێ کاکە گیان خۆ سەری نەگرت و ئێمە مەسیرمان مەسیری ئەوانە کەواتە تۆ السکوت علامة الرضا وسکتبوو نیشانی ڕەزامەندیە تۆ ڕازی بوویتە دابێ هەوار ئەو باجەکەی بدەیت و خۆت قبوڵت کردووە دەبوو خۆتە بێ موچە بوو بێ مەعاش بوو بێ ڕاتب بە ماوەسا دەکرێت بە دەنگ هاتن لە مافی خۆت بەبێ باجدان بێت دوارێکی دەوما مستەز ئەحمەد نەبێ دەکرێت کاتێککە بەدەنگ بی لەسەر مافی خۆت و بەڵام بتەوێ مافەکەت وەرگریتەوە باجیش نەدەیت بە تایبەتی لە دنیای ئەمڕۆیە کە دەزانین ستەمکار و دەسەڵاتدارەکان چۆنن گومانی تیانە قەت شتوان نەبووە
بەبێ ئەوەی کەوا تووشی سەغڵەتی و مەشەقەت و ناڕەحەتی و سەغڵەتی بیت بە ئیسراحەت مافی خۆت بەدەست بێنی نا وەڵڵا پێویستەکە ئەبێ تۆ حرەکەتی بکەین جا لەخوا گەورە بەڕەکەت لە تۆ حرەکەت لە ئەڵڵا بەڕەکەت تۆ ئەگەر هەوڵێک نەدەی هەتاکو مابیت ئەوە لەوانەیە بکرێتەش ئیسە شەش مانگ جارێک لەوانەیە ساڵی جارێەوە ڕاتبت بدرێتێ ئەگەر بێدەنگ بیت بەڵام هەر کاتێ بیستمانە و بینیمانەکەەوە خەڵک داوای مافی خۆی کردووە دەست بەچێ وەزارەتەکانیان تەلەڤیزیۆن و ئاماژەی بۆ کرۆ کە بەیانی موچە دابینەکرێت و موچە تەوزیعکرێ بەڵام ئەمە لە ڕێی چیەوە بووە لە ڕێ ئەوە بووە کەوا خەڵکی ناڕەزایی دەربڕیوە ئەگەر بێدەنگ بیت ئەوانی سەغڵەت ناکەیت و ئەوانیش دەستکایی مافی تۆ ناکەن بۆ خۆیان دانیشتوونە مافەکە توێ نادەن یانی کە دەستکایی مافەکەی تۆ ناکەن یعنی هەر ئاوا بۆ خۆیان لێ خەون و حەقیان نییە بەڵام تۆ گەر داوای مافی خۆت کرد ناڕەزایی دەربڕی داوای تەڵەبی حەقی خۆت کرد داوای تەڵەبی حەقی خۆت کرد ئەو جا ئەوانی ئەکەونە جموجور یەکسەر وەکو بینیمان یەکسەر ئەڵێ ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنەکان لە میدیاکانە بەیانی دەسەگرێت بە دابەشکردنی موچە بەڵێ زۆر باشە مامۆستا کەواتە دەرەنجامی هەر دەسەڵاتێکی ستەمکار بەرەو کوێ دەڕوات بەڵێ دەمان ئەوە گومانی تیانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشە لەو کەسانەیە کاکەوە ئەو کەسانەکەکەوە ظالم ستەمکارن ئەفەرمێ الظلم ظلمات يوم القيامة ئەم حەدیسە خەڵک بەکەم لێی تێگات موچە ئەبڕێت خەڵکە کوژێ و خەڵکە بڕێ و بێئیشێکا و فەسڵێکا و دەرێکا بەناحەق کورە بزانن ئەی خەڵکینە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ستەم و ستەمکاران لە ڕۆژی قیامەت و لە قەبر و قیامەتە تاریکی قوربەسەریە بۆیان یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێککە مەعادی کوڕی جەبەری نات بۆ یەمەن پێی فەرموو أي معاذ اتقي دعوة المظلوم فإنها ليس بينه وبين الله حجاب أي معاذ كوري جبل ئاگادار بە خۆت بپارێزە لە دوعای ستەملێ کراوان کارێ نەکەیت تۆ وەکو مەسئول و کاربەدەست ئیشی خەڵکە بێتە ڕێوە کارێوان نەکەی کارێکی چەوت بکەیت و زوڵم و تەعەدایان لێ بکەی مافیان بخۆیت و خەڵکەکەش لە ڕێی ستەمەکەی تۆ دوعا لێ بکەن خۆت بپارێزە لەوەی کەوا مەزلومەکان دوعا لێ بکەن چونکە دوعای ئەوان لەگەڵ لە بینی خوایە پەردەن یەکسەر گیراوە بێت قبوڵە بێ پێغەمبەر فەرمێ بەرزە بێتەوە دوعای مەزلوم بۆ لای پەروەردگار کە شەراب وەکو تەزوو بەرزە بێتەوە ڕاستەوخۆ گەیەتە پەروەردگار لأنصرنك ولو بعد حين خوای گەورە فەرمێ ئەی مەزلوم و ئەی ستەملێکراو ئەبێ حەقت بستەنم لەو کەسێک کە زوڵمی لێت کرد و ئەگەر بۆ مایەکی تریش بێت کەواتە لە دنیا و لە قیامەت لە دنیا نەیسەنێ چاوەڕێی قیامەت بە ئەی ظاڵم بۆ شۆ ئەڕۆیت مەزلوم حەقی نافەوتێ ئەگەر لە دنیا کەسێک نییە بێ بەهانایە و دیفاعی لێ بکات ئەو خۆ قیامەتەیە کابرای شاعری جوانی فەرمووە کە دەفەرمێ لە شعرێکا کە دەفەرمێت لا تظلمن إذا ما كنت مقتدرا فالظلم ترجع عقباه إلى الندم ستەم نەکەی کاتێک کە تۆ بەتوانایت و دەسەڵات داریت چونکە ستەم و ستەمکاری دەرەنجامگەی گەڕێتەوە بۆ پەشیمانی چی لە دنیا و چی لە قیامەت تنام عيناك وعين المظلوم منتبه تۆ بۆ خۆت بە شەو لێ خەوتیتە زوڵمت لەو خەڵکە کردووە بەڵام خەڵک لە مەراقە لە برسە لە بێمەعاشیە لە بێکارەباییە لەوەی کەوا ناتوانێ قوت بۆ ماڵم ناڵی پێیاکات قەرزارە خەوی لێ ناکەوێت تۆ بۆ ئیسراحەت بۆ خۆت ئەی ظالم ستەمکار لێ خەوتیتە چونکە هەتە مافی خەڵکی زەوت کردووە تۆ لێ خەویتەوەوان با خەبەرن زۆر يدعو عليك دعاء ليكات بخبر دعاء ليك وعين الله لم تنمي ئاگادار بە چاوی خواش چاوی خوا نەخەوت و ناخەوێ چونکە خوای گەورە یەکە لە سفاتەکانی وەیەکەوە لا تأخذ سینەة ولا نوم خەو بخوا نییە ئاگای لەو مەزلومەیەکەوە دوعات لێکات کەوا تۆ زاڵمی مافی زەوت کردووە زۆر باشە مامۆستاگیان زۆر سپاس بۆ قسە جوانانەی کە ئاماژەت پێکردن بۆ نەسیحەتانەی سپاس بۆی کە
لەگەڵمانە بوویت. بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بابڕگەکانی دیکەی پەیامی ڕۆژ دەدەین. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەین. ئەمیری کۆمەڵی ئیسلامی و سەرکۆنسولی ئێران لە هەولێر کۆبوونەوە و ئەمیری کۆمەڵ داوای کرد بە زووترین کات هێرش و تۆپبارانەکانی هەردوو وڵاتی تورکیا و ئێران کۆتاییان پێبێت. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر پێشوازی لە نەسڕوڵڵا ڕەشنودی سەرکۆنسولی گشتی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر کرد. چاوتوێکردنی بارودۆخی ئێستای عێراق و ناوچەکە و بەتایبەتی ناوخۆی کوردستان بابەتێکی سەرەکی دانیشتنەکەیان بوو. هەردوو لە باس لە پەیوەندیەکانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستانیان کردو ئەمیری کۆمەڵ ئاماژەی بەوەدا کۆماری ئیسلامی لە ڕابردوو ئێستاشدا لە زۆر وێستگەدا وەک دۆستێکی هەرێم لەسەر بنچینەی ڕێزی دووسەرە هەڵوێستی ئیجابی هەبووە و پارێزگاری لەو هەڵوێستە کردووە. هەر بۆیە پێویستە ئەم لەمپەرانە لا ببرێن کە دەبنەمایی دروستبوونی ساردی لە پەیوەندیەکاندا. ئەمیری کۆمەڵ ئیسلامی ئاماژەی بەو بارگرژی و حاڵەتە نایاساییە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و تورکیا کرد کە بەردەوام تۆپباران لە ناوچە سنووریەکاندا هەیە لەلایەن سوپای هەردوو وڵاتی تورکیا و ئێرانەوە کە بووە تەمای زیان و دڵەڕاوکەی دانیشتوانی ئەو ناوچانە و هێرشی ئاسمانی و زەمینی سوپای تورکیاش بۆ ناوخاکی هەرێم و باکارێکی خراپ لە قەڵەمدا و داواشی کرد بە زووترین کات ئەو هێرشانەی هەردوو لە کۆتاییان پێبێت. وەزارەتی کشتتوکاڵی عێراق هەناردەکردنی چەندین بەرهەمی کشتتوکاڵی لە هەرێمەوە بۆ پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراقە دەغە دەکات. وەزارەتی کشتتوکاڵی هەرێمیش دەستوەستان بڕیارەکەی کشتتوکاڵی بەغدا بڵاو دەکاتەوە و دەڵێت لە ڕێگەی نوێنەری حکوومەتی هەرێم و جێگیری سەرۆکی لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی عێراق نووسراوێکیان ناڕاستی وەزارەتی کشتتوکاڵی عێراق کردووە. دەستوەستانی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم لە کاتێکدایە بەپێی بڕیاری ژمارە 13 ساڵی 2019 حکوومەتی عێراق هەناردەکردنی بەرهەمە کشتتوکاڵی و ئاژەڵیەکان لە هەرێمەوە بۆ پارێزگاکانی خواروی ناوەڕاستی عێراق ئاسایی و یاساییە. ئەمریکا فشارەکانی بۆ سەر سەرۆکی ڤێنزوێلا زیاتر دەکات و سزاش بەسەر ئەو 5 کەسە ئێرانیەدا دەسەپێنێت کە سەرپەرشتی گواستنەوەی کەشتیە نەوتیەکانی ئێرانیان کردووە بۆ ڤێنزوێلا. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند بەڕێوەبەرایەتی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ سزای بەسەر ئەو 5 کەسە ئێرانیەدا سەپاندووە کە سەرپەرشتی کەشتیە سوتەمەنیەکانی ئێرانیان کردووە بۆ وڵاتی ڤێنزوێلا و ئەوەشی ڕاگەاند. ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی ڕابەری ئۆپۆزیسیۆنی ڤێنزوێلا خوان گوایدۆ. واشنگتۆن و چەند وڵاتێکی ڕۆژئاوا پشتیوانی ئۆپۆزیسیۆنی ڤێنزوێلا و خوای گوایدۆ دەکەن بە مەبەستی لاوازکردنی پێگە و دەسەڵاتی ئێستەی نیکۆلاس مادۆرۆ کە لە حکومڕانیە وڵاتەدایە. لە دوای مامەڵەی دەسەڵاتی ڤێنزوێلا لەگەڵ ئێراندا ئەمریکا دەیەوێت بە پاڵپشتی ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتە دەسەڵاتی ڤێنزوێلا کەم بکاتەوە و سەرۆکی وڵاتە لە کار لا بدات. برایان هۆک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە لە بەرامبەر پشتیوانیەکانیان بۆ هەڵگرتنی ئابلۆقەی سەر ئێران بۆ کڕینی چەک رووسیا و چین لە ئەنجومەنی ئاسایشی نەتۆ یەکگرتووەکان پەراوێز دەخرێت. پاش 13 ساڵ مانگی دەیەم ساڵ ئابلۆقەی کڕین بۆ کڕینی چەک لەلایەن ئێرانەوە لە ئەنجومەنی ئاسایشی نەتۆ یەکگرتووەکان کۆتایی پێدێت و چین و رووسیاش دژی درێژکردنەوەی ئەو ئابلۆقەیەن. برایان هۆک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە هەفتەی پێشوو رووسیا و چین لە ئاژانسی نێودەوڵەتی بۆ وزەی ئۆتۆم کەنارخرا لە ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوە یەکگرتووەکان کەنار دەخرێن ئەگەر بەردەوام بن لەسەر پشتیوانیەکانیان لە ئێران. واشنگتۆن دژی کۆتاییاتنی ئابلۆقەی چەککڕینە لەسەر ئێران و دەیەوێت ماوەی ئابلۆقەکە درێژ بکرێتەوە چین و رووسیاش دژیەوە هەوڵەی ئەمریکا وەستاونەتەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا پاداشتی زانیاری لەسەر حاجی عەبدوڵڵا لە 5 ملیۆنەوە بەرز دەکاتەوە بۆ 10 ملیۆن دۆلار. بەرنامەی پاداشت لە پێناو دادپەروەریدا کە سەر بە وەزارەتی دەرەوەی ئەمریکای بڵاوی کردوێتەوە تیرۆریست حاجی عەبدوڵڵا ژمارەیەکی زۆر تاوانی دژی خەڵکی سڤیل ئەنجامدا و هەر کەسێک زانیاری لەسەر شوێنەکە بدات بۆ دەستگیرکردنی ئەوە لە بری 5 ملیۆن 10 ملیۆن دۆلار پاداش دەکرێت. حاجی عەبدوڵڵا لەدایکبووی ساڵی 1976 پاش کوژرانی ئەبوبەکر بەغدادی سەرکردایەتی داعشی وەرگرتووە. چەندی ناوی دیکەی وەکو محەممەد سەعید ئەبوو عومەر
تورکمانی و عەبدولئەمیر محەممەد بەکاردێنێت. بەڕێوەبەری پۆلیسی تاران ڕایگەیاند 3 کەسیان بە تۆمەتی فرۆشتنی منداڵ دەستگیر کردووە. حسێن ڕەحیمی بەڕێوەبەری پۆلیسی تاران ڕایگەیاند بە تۆمەتی فرۆشتنی منداڵ 3 کەسیان دەستگیر کردووە کە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام 2 منداڵیان فرۆشتووە کە یەکێک لە منداڵەکان تەنها 20 ڕۆژ تەمەنی بووە و ئەوی دیکەیان تەمەنی 2 مانگ بووە. پۆلیسی تاران ئەوەشی ئاشکرا کرد بەپێی دانپێدانانی دەستگیرکراوەکان منداڵێکیان لە خێزانە هەژارەکان کڕیاوە و فرۆشتووەتەوە بە کەسێکی دیکە. لە ئێستاشدا منداڵەکە ڕادستی خێزانەکەی خۆی کراوەتەوە. ماوەیەکە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام لە ئێران ڕیکلام و بازرگانیکردن بە منداڵانەوە دەکرێت. پۆلیسی ئەو وڵاتەش دەڵێت بکەری هەر ڕیکلام و بانگەشەکارێک و هەر کەسێکیش بازرگانیەکان جام بدات دەستگیر دەکرێت. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕوودا و مێژوەکان لە ڕابردوودا ڕوویان داوە چین پێکەوە بینەری دەبین. بیستوپێنجی شەشی ساڵی 1970 تیرۆرکردنی سەرکردە و ڕووناکبیری کورد ساڵح یوسفی لەلایەن بەعسەوە و لە ڕێی نامەیەکی مین ڕێژکراوەوە. ساڵح یوسفی یەکێک بووە لە سەرکردە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستان و دوای هەرسی شۆڕشی ئەیلول و لە نێوەی دووەمی هەفتاکاندا حیزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان دادەمەزرێنێت و دابێتە سکرتێری گشتی ئەو حیزبە. ساڵح یوسفی ناوی تەواوی ساڵح عەبدوڵڵا نەجمەدین یوسفیە. ساڵی 1970 لە بامەڕنی ئامێدی لەدایک بووە. ساڵی 1938 بووەتە مامۆستای خوێندنگە و لە دامەزراندن و پێشخستنی 5 حیزبی نەتەوەی کورددا ڕۆڵی هەبووە. دوای ڕێکەوتنی ئازاری ساڵی 1970 لە حکوومەتی عێراق چەندان پۆستی وزاری وەردەگرێت و پاشتریش دەبێتە وەزیر. بینەرانی عزیز دەچمە لای راپۆرتێک لەسەر یەکێک لە چاکبووەکانی کۆرۆنا کە دیارە خۆی کەسێکی وەرزشکارە و لەو ماوەی کە لە ژێر چاودێری پزیشکەکان و چارەسەری کۆرۆنادا بووە بەردەوام سەرقاڵی وەرزشکردن بووە. با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین کە هاوکارمان ئەردەڵان محەممەد بۆی ئامادە کردوین. سەرەڕای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەی لە نەخۆشخانەی تایبەت بە چارەسەری ڤایرۆسەکە، بەڵام ئەژی محەممەد وەرە بەرزی و هیوابوون بە ژیانی وای لێ کرد کە بەهۆی وەرزشکردنەوە نەخۆشخانە جێبهێڵێت و کاریگەری زۆر لەسەر بەشێک لە نەخۆشەکان جێبهێڵێت. تیمی کەناڵی پێیام دەچێتە لای ئەژی محەممەد، ناو بژیوانی نێودەوڵەتی یاری گۆڵبۆڵ، ناو براو چیرۆکی خۆی دوای توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەی لە نەخۆشخانە دەگێڕێتەوە. بەڵام جیاواز لە زۆربەی توشبووانی ئەم نەخۆشیە لە نەخۆشخانە دەست دەکات بە وەرزشکردن، هەروەها باز لەو کاتەش دەکات کە چۆتە نەخۆشخانە و هیوای نەماوە. ڕەدا کە چوومە نەخۆشخانە پێم وابوو ئەمرم، پێم وابوو نایەمە دەرەوە، یعنی ئەو خەستەخانەیە بە شتێکی زۆر ترسناکە هاتە بەرچاوم. هەستم بۆ گرکە پێویستم بۆیە کە لە هەر ڕێگایەکەوە بێ کارێک بکەم کە مەناعی خۆم بەرزکەمەوە، وا بکەم کە زاڵ بم بەسەر نەخۆشیەکەیە، وا بکەم کە زاڵ بم بەسەر ئەو بیرکردنەوانەیە کە بەردەوام لە مێشکما بوون، ئەو قسانی کە بەردەوام بەرەو ڕووم ئەکرا. دوای ڕۆژی یەکەم و دووەم هەستم بە بێتاقەتێکی زۆرە کرد لەسەر جێیەکی ڕاق بەردەوام بە عیلاج و شەڕکردن لەگەڵ نەخۆشیە و ئازار و سترێسێکی زۆرمان لەسەر بوو، ترسێکی زیاد حەدمان هەبوو لە ڤایرۆسی کۆرۆنا کە فعلەن ترسێوە، بەڵام ئەو شێوە ترسە ناکە بێ بە فۆبیایەک. هەستام ڕۆژێک خۆم تەمرینم کرد، هەندێک ڕاهێنانی وەرزشیم ئەنجامدا، تۆزێک ماسوولکەکانی ژانم گەرم کرد و هەر ئەمە ژوای کرد کە ئەو هاوڕێیانی کەم کە لە
قاوشەکە لەگەڵمانابوون کە ئەوانی شار هەڵگری ڤایرۆسەکە بوون و نزیکی لە قاوشەکە ئێمە 30 نەفرێک ئەبوون. ئیتر وای لە هات کە هەمومان بەیەکەوە ڕاهێنانێکی جەماعیمان ئەنجامەیە تاعاان لەژێر سەرپەرشتیاری پزیشکە بەڕێزەکان و هەروەها بە ماسک و دەستکێش. ئەژی باز لە ئامانجی خۆی دەکات لەو کاتەی وەرزشی کردووە لە نەخۆشخانە نایشارێتەوە کە مامەڵەی پزیشکەکان لەگەڵیاندا زۆر باش بووە و تەنانەت پیشگیریشیان کردوون. ئامانجمان هەبوو لە وەرزشکردنەکە کاتێک کە وەرزشەکەین هەموو تاکێک کە وەرزشەکە یەکێک لە سیفاتە باشەکانی وەرزشکردن ئەوەیە کە تووشی وەرزشکار تووشی باوەڕبەخۆبوونێکی زیاد لە پێویستە بێ. هەرگری جەستەت و دەورانی خوێن هەنێ حاڵەتی فسیۆلۆجی هەیە لە لەشی ئینسانەکەیان ڕوئەیات کەوا ئاکات ئیسفادەیەکی زۆری هەبێت بۆ خودی خۆت هەم بۆ ئەم ڤایرۆسە ڕاستی خزمەتێکی بێوێنە بوو هەموو چەند سەعات ینی زۆر بە وردی چاودێریان نەکردین لەبەر ئەوەی لە زۆربەی ئەم چارەسەرانە باشترە کە ئێمە بە حەبوو بە عیلاج و بەم کۆمەڵە شتاتان دێنێ. ئەو ڕاهێنەرە نێو دەوڵەتیە باس لە نەخۆشەکان دەکات کە کاریگەری وەرزشکردنیان پێوە دیار بووە و چاک بوونەتەوە داواش لەو کەسانە دەکات کە توش بوون بەم نەخۆشیە وەرزش بکەن و لە هەمان کاتیشدا پارێزی بکەن. هەندێک شت هەبوو ڕاستەوخۆ لە ڕواڵەتیانە دەرەکە و چوونە دەرەوە بوو لەو سترێسی کە لە بەهۆی خەستەخانە و کۆڤید-19 توشمان بوو. پرۆگرامێکی وان دانابوو بۆ ڕاهێنانەکان لە کەمەوە بچین بۆ زۆر چڕێکی کەم بۆ چڕێکی زۆر و بەردەوام لە بینی ڕاهێنانەکانە ڕاهێنانی هەناسە درێژیمانە کرد. دەمی دکتۆرەکانەوە هەم هەندێکیشیان لە ینی بە ئاشکرا پێیانەوە دیار بوو کە ئیسفادەیەکی زیاد لە پێویستمانە کرد لە وەرزشەکە. هەر ڕۆژێکە ئێمە وەرزشەکەمانە کرد توانای ئەومان هەبووە ماتوانێت وەرزشکەین ئەو ڕۆژە باری تەندروستیمان لە تەواوی ڕۆژەکە باشتر بوو. هیوادارم هەموو کەسێک خۆی پارێزە بۆی توش نەبێ. لە ئێستادا لە عێراق و هەرێمی کوردستان ڕێژەی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا و مردن ڕوو لە زیاد بوونە بۆیە ڕاهێنەران و شارەزایانی بوارەی وەرزش ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان کە وەرزش ئەنجام بدەن چونکە کاریگەری زۆر لەسەر باشبوونی بارودۆخی نەخۆشەکان هەیە بە تایبەتی توشبووانی کۆڤید-19. هەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. بینەرانی عزیز تەوەرێکی دیکەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ئەوەی کە ئایا داواکاری چین و توێژە ناڕازیەکان لە ئێستادا چییە؟ تەنها وەرگرتنی موچەیەکە کۆتایی بە ناڕزایەکانیان دێت یاخۆت دەبێت هەموم ناڕزایانە کۆ بکرێتەوە لەسەر هەندێک داواکاری بنچینە و تایبەت کە داواکاریەک بێت چی دیکەوانە کات مانگی داهات و ئەگەر موچە تۆزێک دوا بکە و جارێکتر توێژێکتر بایەکۆت پەیاخۆت بێنەوە سەر شەقامەکان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری سێ لە مامۆستایانی ناڕازیمان کردووە لە ستۆدیۆکانمەوە لە کەلارەوە میوانداری زۆر بەڕێز کاک نەهرۆ محەممەد یاریدەدەری پزیشکمان کردووە. سەرەتا دەچمە کەلار چونکە دیارە لە کەلار نزیک بە 1800 کارمەند و پزیشکی تەندروستی هەن بەڵام لە ئێستادا تەنها 40 بۆ 50 لەو کارمەند و پزیشکە تەندروستیانە دەوام دەکەن کەویش ڕەنگە لەبەر حاڵەتی ناچاری کۆرۆنا بوو بێت. بۆیە دەمەوێت بزانم ناڕزاییەکان بەکوێ دەکات بایکۆتی کارمەندان و پزیشکانی تەندروستی بەکوێ دەکات. دەچمە کەلار لای بەڕێز کاک نەهرۆ. کاک نەهرۆ سڵاوی خوا لێبێت. ئەگەر پرسیاری یەکەمم ئەوە بێت کە ئەو بایکۆتی دەستان پێکردووە چەندێکە و ئەو لێکەوتانی کە بۆ هی بایکۆتی تەندروستیەوە دروست دەبێت کێ بەرپرسە تێیدا؟ بەڵێ سڵاو بۆ ئێوەش دیارە ناشارێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 92 ئەوەتەی بووە هەر خەڵکی خانشین کردووە خەڵکی دامەزراندووە بە پلەی باڵا بە پلەی وەزیر بە پلەیاندان پەرلەمان هیچ بیری لەو نەکرێتەوە بۆ کەشی وەکو ئێستا کە بگرە لە حاڵێکی خەتەر و خراپین یعنی کەسی بەرهەمێن بێنێت هەر کەسی مری دروست کردووە لەم کۆمەلگایە بەداخەوە زۆر بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەو ڕێکاری کردووە. ئێمە ماوەی سێ بۆ مامان گرتووە لەو شتە سەبار بە بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا پێمان وایە خەڵک خۆی پارێزێ لەو باشترە چارەسەرکرێت چونکە هیچ چارەسەرمان نییە. سمی تەندروستی لای ئێمە سمێکی داڕوخاوە و داتە پێ وەکو هەموو کەرت و بوارەکانی تر
ناشارێتەوە. ئەوەی کە ئێستا لە گەرمیان ڕوودەدا هەموو حاڵەتە زۆرەی کۆرۆناوە و مەترسیانەی کە بەرپرسانی ناوچەکە باسی دەکەن هیچ وا دەکا کە بەهۆی کۆرۆناوە کۆتایی بە ناڕزایەکانتان بێت؟ نەخێر ئێمە باوەڕمان نییە کارمەندانی تەنووسی زۆر لە وڕێن بەرسەرەکە بە شتە کوتای بێرن. ئەم پەتایە دیارە چارەسەرشتی وای نیە تەنها چارەسەری ئەوەی خۆپاراستنە. ئەمە گەر خۆم پارێزی نەماڵە بێنەوە ئەتوانین شۆڕژە گەورە بکەین چۆک بۆ حکوومەت دابێن کە ئێستا لە تەواو و لێواری قەیرانەیە. بەڵام کێشی سەرەکی ئەوەیە سەری ناڕزایەتیان خەڵکێک نییە، ڕێبەرێک نییە سەرپەرشی ئەم ناڕزایە بکە بە شێوازێک ڕێچکە و ڕتمی خۆی بگرێت. بەداخەوە ناڕزایەکان ڕێچکە و ڕتمی خۆی نەگرتو لەبەر ڕێبەرێکی باش یا ئەو حزبانی کە بەناو ئۆپۆزیۆن یا ئەو چالەکوانەی کە لەو بارێشەکەن نەیانتوانی ئەو ڕێچکەوتن گەندەنە ئەو ڕێچکەوتن بگرێت. من لێرەوە خەڵکی ئاگادارەکەمەوە برادرانمەوە پیشانم کە بە ئاوات و ئامانجی خۆمانەکەین کە بەم نەبوونی موچەیە نەبوونی ڕێزە لە کارمەند و ستاوی تەنووسی لە تۆرە بەڕێزەکان لە ئەو کەسانی کە خزمەتەکەن بەداخەوە لەم وڵاتەوەی لێتەوە هیچ قیەم و هیچ ڕێزێک لای هاوڵاتی نەماوە زۆر بەداخەوە کەم شتان هەڵێن. بەڵام وەکەوەی کە دەڵی ڕێز نەماوە ماف پێشێل دەکرێت و موچە دابش دەکرێت بەدابش ناکرێت. ئایا ئەم شۆڕشەی کە ئێستا دەستان پێ کردووە تەنها بە وەرگرتنی موچەیە مانگەیە کە بدرێت یاخۆت بەردەوام دەبن لە بایکۆتەکە تا ئەو کاتی کە داواکاری بنچینە بۆ نمونە گەرنتیەوە بدرێت 30 ڕۆژارێک موچەتان پێ بدرێت؟ دیارە موچەی مانگ و دوامە نەخراوە. ئەمە لە ساڵی 2014ەوە کە موچەمان خوراوە پاشکەوت کراوە لە 2016ەوە تەرفێ بەرزکردنەوەی پلەبەندی ڕاژە ڕاگیراوە. ئەم لە ساڵی 2020 عفو 6 مانگ موچە نەدراوە. ئەنی هەر ئێمە هەموو کارتەکانی ترە ینی حکوومەت بە تەواوی لە داڕوخان ئێستاەوە کەرێتنیش پێ ناکرێت کەرتنی شارەکانی پێ ناکرێت لەبەرەوە برایانی وەزارەت ناوخۆ ئاسایش و پۆلیس بەدەم داواکاری سەری خۆیان ناچن. یعنی ئەم حکوومەتۆ ئێستا لە قەیرانێکی تەواوایە ئەگەر بێ سەربارواقع ئەوەی ئەمێنێتەوە لای خەڵکە هیممەت بکات کە نەچە سەردەوام لە ماڵی خۆیان کەرتن بکەن پێویست ناگوێ لە حکوومەت بگرین. ئەم ڤایرۆسی کە هاتووە ئێستا کە خەتەر ئێستا پێویستە خۆمان پارێزین. ئێمە بۆ مامەگردووە خەڵک هەڵوێستی لەگەڵ بێت نەخەڵ بێ سەرجادە و بۆم تووشی حایسە بێت تووشی شەڕە چۆقۆ بنێ خۆ حاڵەت تەواری هەروانستانی بۆمە هەرەوت ئەو شتانەیە پێمان خۆشە خەڵ لە ماڵە خۆی پارێزێت بەم شێوازە کۆتایی حکوومەت تێرین. زۆر باش ئەگەر دێمەوەلات ڕێبەری خۆپشاندان نەبێت و پێمان باشە بایکۆت باشترین شتە لەم کاتە دێمەوەلات بەسەرچاو دێمەوە لای میوانەکانم لە ستۆدیۆکان مامۆستا دلێر ساڵح و مامۆستا ئازاد فەرج مامۆستا گۆران عەبدولقادر کە هەم مامۆستای ناڕازیەوە بە تایبەتی مامۆستا گۆران سەرپەرشتیاری پەروەردەییە بە مامۆستا لێر لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەم کۆتایی هاتنی ئەم ناڕزاییانە یا بەگشتی دروستبوونی ناڕزاییەکان تەنها لە پێناوەیە کە موچەیەکتان دواکەوتووە بەیانیە گەر هات و موچەکەتان پێدرا هەمووی کۆتایی پێدا یانی ئەمە قسەی خەڵکە بەگشتی دەڵێ سبێنێ موچەیەکیان پێ بدەن هەمووی دەستنەوە ماڵەوە. بەناوی خۆی بەخشندە و میرەبان سوپاس بۆ ئێوە بۆ بەنامە کەشتان. لە ڕاستیە کاک جەلال ناڕزایەتیەکان دەمێکە دەستی پێ کردووە لەبەرەوەی حکوومەتی هەرێم و ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتان بە تایبەتی هێواش هەموو چین و توێژەکان و هەموو دەستگاکانی وڵاتیان بێ ئەرزش کردووە. چۆنی مەسەلەن ئەیسا پەرلەمان پێویستە کە یاسا دابنێ پێویستە کەسانی سیاسی بچنە ئەوێ ئەمان هاتوون کەسانێکیان داناوە کە فڕی بەسەر سیاستەوە نییە لەبرەوە وای کردووە کەسێک کاچێتە پەرلەمان لە باتیۆی یاسا دانێەوە خەمی ئەوە بێ یاساکان ئەگەر کەم و کوڕێکی تابێت چاشیکە ئەو هاتووە خۆی بە شتێکی لاوەکیەوە مەشغوڵ کردووە. پرۆسەی پەروەردە زیاد لە 20 ساڵیژە بێ ئەمان بێ ئەرزشیەکەن مامۆسا بێ ئەرزشەکان بێ قیمەتەکان پرۆسەکە بێ قیمەتەکان قوتابخانە بێ قیمەتەکان قبوڵێتی چونکە لە ساڵانی ڕابردوو مانگێک دوو مانگ بایکۆتان کرد ئەلبەتە هەموو ناڕزاییەکان ڕەنگە زۆر قەرەباڵغ بێەوە خۆپشاندانەکە ڕەنگە 3000 مامۆسات بێتە سەرشەقام بە یەکجار کە دەزانین چەند هەزار مامۆسا لە هەرێمی کوردستانەیە لە شاری سلێمانیا هەیە بەڵام خۆتانن ئەمە قبول دەکەن کە شەق لە مامۆسا هەڵدراوە بێدەنگیتان هەڵبڕیوە چەندی لە دوو ڕۆژێک مزاهرە و خۆپشاندانی چەند هەزار کەسێکی کەم دوایی بێدەنگیتان لێ کردووەتەوە قبولتان کردووە زۆر جار بە دابشکردنی موچەیە کۆتاییتان بە ناڕازاییەکان هێناوە. لە ڕاستیە هەموو کۆمەلگایەک هینی هەیە چۆنەڵی نوێنەری هەیە
ئێمە لە یەکەتی مامۆستایان نوێنەرمان هەیە لە ئیسا مامۆستایانی ناڕازی و ئەنجومەی مامۆستای ناڕازی تقریبەن بۆتە جێگرەوەی یەکەتی مامۆستا چکە یەکەتی مامۆستایان لاواز بۆ بە ئیشی خۆیان لەساوە خەڵکێکی کە چوو جێگرەوەیان گرتووە خەڵکی ئێمە بێهین نەبووە یعنی بێ ئەوە نەبووە ئەم قزی ئیهمال کردوێ بەڵام تۆ لە 120,000 مامۆستا ئەمەشی تێ ئەکەوێ کە مامۆستا هەیە 2 موچە و 3 موچە هەیە مامۆستا هەیە گیراوە بۆی کە مەسەلەن ئیدارێکیان ناوەتێ کردویانە بە پلەیەکی بەرزان کردوتەوە چوزانم ترسانویانە ئەمە بەڵام سیرەکەی بە کۆی پرۆسەکە مامۆسا وسکت نەبووە ئەتوان بڵە مامۆسا ئێستا نمونەیەکی زۆر جوانی پێشەوایەتی هەموو ناڕازێتەکانەکە بەڵام ئەگەر تۆ بڵێ لە 120,000 بۆ 300 کەس بۆ 1000 کەس کۆ بێتەوە لە مامۆستایان ناحەقیان نییە لە بەروی مامۆستایکە هەیە چاوترسێن کراوە مامۆستایکە هەیە دوور خراوەتەوە ئەمە لە هەموو دەسەڵاتەکانی کۆنیشاوە بووە لە هەموو دەسەڵاتە داگیرکاریەکان و ستەمکارەکان شتیوە ئەبێ یا ئەو ترسێنێ یا نەقڵتەکە یا فەسڵتەکە ئەمە شتێکی طبیعیە نەک بۆ مامۆستا بۆ بەڕێوەبەرایەتی مروری ژوایە بۆ بەڵێن وەزارەتەکانی کە ژوایە لەبەرەوە ئەوان ئەوەی کێتە سەرجادە بەڕاستی چۆنەڵی پێشەنگی ئەو خەڵکەیە پێشەنگی مامۆستایانە نمونەیەکە ئەڵێ مشتێک نمونەیەکە لە خەروارێ یعنی ئەمان نمونەیەکن بە سەدان مامۆستا هەیە بەسەر ئافرەتە نایەتە ئەویا کەسێ زلەیەکی لێبە چکە لی ئەدا یعنی ئەو کەسێک کە ئاساییشە لەگەڵ ڕێزمایە ئەو ئینانەی کە چەکیان پێەیە کە کاتێ تۆ ئەگاتە ئەوەی ئەمریکیان پێکرێ ناتوان جێبەجێ نەکەن ئەڵێ بکوژاڵە بەسەر چاو ئەڵێ لێ باڵە بەسەر چاو ئەگەر وانە ئێمە نمونەمان هەیە مەسەلەن مامۆستایەک تەقاوتە لە 63 ساڵ تەمەنی زیاترە سەیرەکەی شەقی تێڵێرێ کەواتە ئەوەی کە لەسەرەوە پێڵە تێڵە بژڵە بێ کوژەی کوژێ کەواتە هەموو ئافرەتی هەموو مامۆستایەکە ئافرەتە یا هەندێ پیاوەیە بە تەمەنە مامۆستاایە بە تەمەنە یا فەرمانبەرێ بە تەمەنە خۆی شەکرە و زەختێتی تۆش بێ شەقی تێڵە یابێ فیشێکی پێوەنی بەرگە ناگرێ لە برەوە مەجبورە یعنی ئەو خەڵکە هەمووی نێتە سەرجادە زۆر باشە پێم وانە ینی ئێستش خەڵک چاوەڕێکە کە خەڵکی زیاتر بێتە سەرجادە ماوە سازادێمە لای جەنابێت دەمەوێت بزانم ئەم ناڕزایانەی کە ئێستا بەم شێوازە هەن خۆتان دیارە ناڕزایەکان هەر لە فەیسبوکەوە پێم وایە خەڵک زیاتر ناڕازیێتە لەسەر جادە ینی ئەمەی کە لەسەر جادەیە هیچ ئەگۆڕێ بەم شێوازە یاخۆت دەبێ ئەوانەشی کە لە فەیسبوک بوونەتە پاڵەوان ئەمانەش بێنە سەر جادەیە ئەو مامۆستایی کە لەبەر باگراوەندی حزبیەکەی ناوێرێ بێتە سەر جادە بەڵام هەم لە هەمان کاتە وەکو تۆ وەکو هاوڕێکەی دیکەت بێموچە کراوە پێویستە ئەمانەش جۆهدێ بکەن و بێنە سەر جادە بێنە سەر شەقام ناڕزایەکانی خۆیان مەدەنیانە دەرببڕن سەرەتا بەنای خۆی گەورە دەستخۆشیتان یەکەم دەستخۆشی بۆ میوانە بەڕێزەکانێ بەڕاستی مامۆستا شتێک هەیە لێرایمە بە نسبەت ئەمڕۆوە تەوقیتی خۆپیشاندانە کاتژمێر 4 پاژنەوەڕۆ ئەوە پێمان خۆشە هەموو هاوڵاتیان بە موچەخۆر و بە کاسبکار و بە تەنانەت هاوڵاتیان کە لە ماڵەوە هیچ کار و کاسابەتێکیان نییە و نەبووە بێن و بەشدار بن ینی بەڕاستی ئێستا مەترسی کۆرۆنا خراوەتە بەردەم هاوڵاتیان کە کێشەی جدیە نێتەوە بۆ هاوڵاتیان نێنە دەرەوە بەڵام لەولاوە بینی هەموو دوکان و بازار و شوێنەکان ناسایی بۆتەوە ینی تەنها خێرە کە خۆپیشاندانێک ڕاگەیەندێت تۆ قەدەغی هاتوچێتون بێڵ ڕاگەیەنیت ینی من داواکارم قوت و ژیانی خەڵک هاوڵاتیان لە هەموو شتێک زەرورترە لە هەموو شتێک دیترە خەڵک زیاتر بە پەرۆشەوە بێن بەرەو ڕووی خۆپیشاندانەکە دیارە بەڕێکارە تەندروستیەکان و کوی مەباسمان کردووە وەکو داوامان لە هاوڵاتیان کردووە وەکو ئەنجومەنی سەربەخۆی مامۆستایی ناڕازی بەردەوام بین لە کارەکانمان و لێ خۆش نابین لەوەی کە مافەکانمان بخۆێتەوە بێدەنگ بین و لە ماوەی لە ساڵانی ڕابردوو کاتێک کە چالاکی خۆپیشاندان کراوە دیارە هۆکار زۆر بووە بۆ کپکردنەوەی دەنگە ناڕزایەتیەکان دیارە حکوومەت پلانی نییە بەڵام پیلانی هەیە بۆی کە بتوانێت بێوێت چۆن خەڵک بێدەنگ بکات لە کاتی هەر ناڕزاییە کە هاتووە موچەیەکی دابش کردووە کە هی 3 مانگی پێشتر بووە ئیتر بەشێک لە وڵاتیان بەداخەوە یان ئێمە پێمامانەوێت ئەم جارە شەقام جگەلەوەی کە مەدانی ڕوبەڕووبوونەوەی ستەمکار و گەندەڵکار و چەوسێنەرانی میلەت بێت قوتابخانەیەک بێت بۆ هۆشیارکردنەوەی خەڵک بە تایبەتی نەوەی تازە بە تایبەتی ئەم نەوەی کە تازە پێگەن وە بەدڵنیاشەوە دەور و کاریگەری باشێ بێت بەڵێ بەمانەی کە ئێستا لەسەر شەقامن کەمن ڕێژەکە چکە لە مامۆستا بیگری دەیان نەزار مامۆستامان هەیە لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی تەنها لە سنوورێکی دیاریکراودا خۆپیشاندان دەکرێت و ناڕزایی هەیە یاخۆ دەگەر لە ئێستاە کە سەرجەم چین و توێژەکان موچیان هیچ نەبێت دوا کەوتووە وەستەمیان لێ دەکرێت بۆچی تەنها مامۆستا یاخۆ ڕێژەیەکی کەم لە پۆلیسی هاتوچۆ یا پزیشک و
فەرمانبەرمان دەگرێت بۆچی توێژەکانی دیکە خەڵکی ئاسایی و خۆت ئاماژەت پێکرد کە ستەم لە هەمووی دەکرێت کاتێکە مامۆستایەک موچەی پێ نادرێ ناچێتە بازار دوکاندارێکیش زەرەر دەکات لەبەرەوەی کەلوپەلی بۆ نافرۆشێت بۆچی خەڵک هێندە هوشیاری نیە ئایا نەبوونی هوشیاریە یا چاوترسێنی یا هۆکار چیە کە ئەمانەش نایەنە سەر شەقام نایەن دەنگی ناڕزایی خۆیان دەرببڕن بە شێوازی مەدەنیانە بەڵێ بەتایچیت هەموو هۆکارەکان دەورە بینێت هۆشیاری نەبوونی هۆشیاری خۆی بە خۆی کاریگەری هەیە وای لێ تاکی کۆمەلگەی ئێمە ینی تا ڕادەیەک هۆشیارەکە کەمە تا زەرەرەکە لە خۆی نەگات تا خۆی بێپارە نەبێت تا خۆی مناڵەکانی پێویستیان بەشت نەبێت هەست بە ئازاری خەڵکانی تە ناکە بەدا خۆمیشێک لە هۆکارەکانە یەکێکی تریش لە هۆکارەکان بمانێ و نەمانوێت ڕێژەیەک لە خەڵک لەگەڵم دەسەڵاتە لەگەڵ حیزبی دەسەڵاتە بەشدارن ینی ئێمە باسی بندیوار 500,000 بندیوارەکەی کێ خۆ لە یەکێتی پارتی ناتون لە وڵاتانی ترۆ بێن غەیر لە ناو میلەتەیە یعنی ئێمە داواکاری نەو کەسانی کە پایەی حرامیان هەیە کە موچەیەکی ناقانونی و نایاسایی وەرەگرن خۆیان بەدەستی خۆیان بچن پێ بڕن ینی وجدانیان تاکەی تر خەڵکی هەیە نان نێبی خوام لە ماڵ بە خۆی دانیشتۆ دوو موچە و سێ موچە وەرەگرێت ئەمە لایەکە پەیوەندی بە وجدانی خەڵکەوەی پەیوەندی بە تێگەشتنی خەڵکەوەی هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی دنیاوی ئینسانیەوە ئەمە پێویستە ئەم شتانە ڕاست بکرێنەوە جاکاک جەلالێک کێشەیەکی تریش لە کۆمەلگەی ئێمە یانێسە بەڕاستی کاتێک کە مامۆستا پێشڕەوی خۆپشاندانەکان دەکات دیتر وازان بەس مامۆستا مەعاناتی هەیە لەولاوە گەورەترین گەلیمان بۆ منە لە ڕۆشنبیرانە دەنگیان نییە ینی سەیرەکەی بەرەیەکی نووسوی دەسەڵاتن هەروە بینتن ئەمە لە لایەک و ڕۆشنبیران لە لایەک و هونەرمەندان هونەرمەندانی لە وڵاتانی لە هەموو وڵاتانی دنیاە هونەرمەند دەور و کاریگەری زۆری هەیە ینی بۆی کە میلەت هۆشیار کاتەوە بۆی کە بەرگری لە مافی وڵاتیان بە کاتێک کە مافەکانیان پێشێل کرا ئەمە لە لایەک لە حەفێ شوبات چەند ڕۆژنامەنووس و ڕۆشنبیرێک هەر بە نووسینەکانیان دەسەڵاتیان هێنابووە لەرزین کەمابین چۆن پەلاماری ئەم ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسانە دەدرا بەڵام ئێستا هەمووانە بێدەنگن بەڵێ بەتەئکید بەداخۆ ینی ئینسان نابێت ینی تۆ لە گرتنێک لە ڕاوەدونانێت لە شتێکی وا بترسیتە خۆمە یانی ئەو پەڕی ڕادە کوشتنە ئینسان کە سەربەرزی و ئازادی لە دەستدایتر کوشتن یعنی چ مانایەکە مێنە ژیان بۆ ئەو بەڕاستیانی نابێ لەو شتانە بترسێن لە 50 ڕۆژنامەنووسێ بۆ منە ئاساییە ئێمە مامۆسای بەڕێزمان هەبوو کە بە تاجی سەرمانێ زانین تەمەنیشی هەیە شەقیتی هێڵدرایتر ئەمە بێ ئێمە نیشانەوەی مە کۆڵ بدەین نەخێر ئێمە بێ سوورتر بین لەسەر مافەکانمان ئێمە بێ زیاتر پێداگیری لەسەر مافەکانمان بکەین و زیاتر دیفاع لە مافی خۆمان و هاوپیشە و هاوڵاتی و هاونیشتمانیان نابین زۆر باش گۆران زۆر سپاس بۆ ئامادەبوونێت داواکاری توێژە جیاوازە ناڕازیەکانی کۆمەڵگا ئایا تەنها وەرگرتنی موچە یا داواکاری دیکە هەیە هاوڵاتیەک شتێکی جوانی وتبوو لە کاتی کە کارمەندانی تەندروستی بایکۆتیان کردبوو وتی باشە من لەگەڵ یانم با بایکۆت بکەن زۆر ئاساییە بەڵام ئەوە مانگەش موچەیان وەرگرت بە بایکۆت ئەیمانەکانی داهاتوو بەچی موچەکەیان وەرەگرن ئەوە مانگەش بە خۆپشاندان و ناڕزایی ئەگەر بۆ موچەیە هاتوونەتە سەر شەقام یا دێنە سەر شەقام ئەوە ئەم مانگەش وەرتانگرمانەکانی داهاتوو کە لە 2014 دۆخەکە زین چۆن زەمانەتی موچە قوتی خۆتان دەکەن سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان هەڵبەتە ئێمە وەکو هەموو چین و توێژەکانی کۆمەلگا کێشەیەکمان هەیە کە لەناو خۆمانە یەکگرتوونین پێویستە سەرەتا هەمومان یەک بگرین هەموو چین و توێژەکان دکتۆرە بەڕێزەکان مامۆستایان فەرمانبەران دوکاندار و کاسبکارەکان برایانی پۆلیسی هاتوچۆ پۆلیسی فریاکەوتن برایانی ئاسایش پێویستە هەمومان ڕێبکەوین پێکەوە با بڵێن خۆپشاندانێکی سەرتاسەری ئەنجام بین لە دژێم حکومەتە چونکە ئەم حکومەتە بە خۆپشاندانی کاتی چارەسەری کێشەکان ناکات ئەی ناکرێت دکتۆرە بەڕێزەکان لەبەروی موچەیەکیان دواکەوتووە مان بگرن و بایکۆتی خەستەخانەکان کەن هەر کاتێ موچەکەیان وەرگرتنەوە سەرکارەکانیان مامۆستایان بە هەمان شێوە برایانی پۆلیسی هاتوچۆ بە هەمان شێوە بەمە چارەسەری کێشەکە ناکرێت پێویستە ئێمە بیر لە چارەسەری ڕیشەی بۆ کێشەکە بکەینەوە پێویستە هەمومان هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ڕێ بکەین پێکەوە خۆپشاندانی سەرتاسەری ئەنجام بین بەردەوام بین کۆڵ نەدەین هەتا فشارێکی گەورە لەسەر حکومەت دروستەکەین حکومەت ناچارەکەین پاشگەز بێتەوە لەو بڕیارە سەقەتانی کە یاوێتی و بە هیچ شێوەیەک جورئەتیەوە نەکات دەست بەرێ بۆ قوتی خەڵکی بۆ موچە و قوتی فەرمانبەران و مامۆستایان و هەموو چین و توێژەکانی کۆمەلگا ئەو کاتە توانین چارەسەری کێشەکان بکەین بەڵام هەر چین و توێژێک بە تەنیا خۆی ڕێبکەوێت خۆپشاندان کات و هەر کاتێک کێشەکەی چارەسەر بوو بچێتەوە ماڵە دانیشێ بەمە چارەسەری کێشەکان ناکرێ هەمومان کێشەکانمان بەسراوە بەیەکەوە سەر بە حکومەتێکین کێشەکانمان تایبەتە بە حکومەتی هەرێمی کوردستانەوە کە لە ماوەی 29 ساڵی حکومڕانیە شکستی هێناوە لە هەموو بوارەکانە بە تایبەتی لە بواری داراییە لەبەرەوە پێویستە لەسەرمان هەمومان پێکەوە بیر لە چارەسەری ڕیشەیەکەینەوە بە کێشەکانمان و پێکەوە چارەسەریکەین نەک هەر چین و توێژێک و بەتەنیا
ئەمڕۆ ئەنجومەنی مامۆسایانی سەربەخۆ و برایانی پۆلیسی هاتوچۆ و هەموو مامۆسایی ناڕازی ڕێکەوتون کە خۆپیشاندانێ بکەن لە بامەرباخی گشتی ئەمە جێگای دەستخۆشیەکە بیر لەوە کراوەتەوە کە هەموو چین توێژەکانی کۆمەلگا پێکەوە خۆپیشاندان بکەن نەک بە تەنیا مامۆسایان خۆپیشاندان بکەن. قسەیەکی زۆر جار لە ڕابردوودا سیاسیەکانی ژووتیانە سیاسی باڵاکانیش ئەگەر بێت و ناڕزایی نەچێتە هەولێر چکە حکوومەت لە هەولێرە بمانەوە نەمانەوێت جوابی ئەم ناڕزاییانە وەرناگرن خۆتان بۆچی تەنها لە سلێمانی خۆپیشاندان دەکرێت بۆچی ناڕزایەکان ناچێتە زۆنی زەرد هەڵبەتە دەستخۆشەوەیەکێکە لە تێبینەکان کە ئێمە زۆر جاگلەی لە مامۆسایان و فەرمانبەرانی هەولێرەکەین کە بۆچی نایەنە سەرجادە بۆ خۆپیشاندان ناکەن ڕاستە با بڵین ئیجراعاتی ئەمنی لەلایەن حکومەت پارێزگای هەولێر و تۆزێتون و تیژە بەرامبەر بە هاوڵاتیان لە سلێمانی تا ڕادێ کراوەترە هەڵبەتە ئەوش پەیوەندی بە جیازی سیاسەتی بینی هەردوو حیزبی دەسەڵات و هەیە یەکێتی و پارتی لە بینی هەردوو زۆنی سەوز و زەردە بەڵام پێویستە ئاستی وشاری مامۆستایان و فەرمانبەرانی هەولێر بەرزکەینەوەوانێت جورئەت بن بەخۆیان کە بێنە سەر شەقام و بەشداری بکەن لە خۆپیشاندان قەیچێکە ئەبێ قوربانی بین ئەگە قوربانی نەین ناتوانین مافەکانمان بەدەست بێنین ئێمە بە تەمابین تەنها بۆ وەکو پیاسەیەکی ئێواران چین خۆپیشاندان بکەین بەڕاستی بەمە چارەسەری کێشەکانمان ناکرێ ئێمەش لە سلێمانی ئەبێ ئامادە بین بۆ قوربانی ئەوانیش لە هەولێر و لە دهۆک ئەبێ ئامادە بن بۆ قوربانی چۆن مامۆسایانی دهۆک دەستخۆشیان لێکەین کە بە جورئەتەوە هاتنە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد دوای ئەوەی کە هەڕەشەشیان لێکرا دوای ئەوەی کە چالاکوانەکانیان بە شەو فڕێنرا بەڵام ئەوان هەر وازیان نێنە کۆڵیان نەیە بەردەوام لە خۆپیشاندان سوور بوون لەسەری فشارێکی گەوریان لەسەر حکومەت دروست کرد ئەوە بوو بۆ هۆی گۆڕینی پارێزگاری دهۆکیش لە کۆتاییە لەبەرەوەی کە نەیتوانی چارەسەری کێشەکان بکات لەبەرەوە مامۆسایان و فەرمانبەران و دوکاندار و کاسبکارەکانی هەولێریش ئەتوان وەکو دهۆک ئازایانە بێنە سەر شەقام خۆپیشاندان کەن ئەو پەڕێکەی تۆزێک تووشی ناڕەحەتی و ئەشکەنجە و ئازارە بنەوەقەی چێکە لە پێناوی ئەوەی کە لە داهاتوە کێشەکانمان چارەسەرکرێ ئەبێ هەمومان ئامادە بین قوربانی بین ئەبێ سژن کرێن ئەبێ ئازار بچێژین ناکرێ ئێمە هەر لە ماڵ و دانیشتین لە پشتی فەیسبووکەکان و ناڕزایی خۆمان دەربڕین بەڵام ئامادە نەبین چینە سەر شەقام و قوربانی بە خۆمان بین پێویستە ئامادەی قوربانیدان بین پێویستە ئامادەی ئازار چەشن بین ئەگەر ئامادە نەبین ئەوە بێ بخۆمان لە ماڵ و دانیشتین دەستگیرین بە کڵاوەکەی خۆمانەوە و حکومەت چیەکە پێ بڵێن دەستی خۆش بێ زۆر باشە دەچمەوە کەلار لای کاگنارۆ باست لە هەڵوێستی لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆن و ئەوەی کە دەبێت کەسێک پێشەوایەتی ئەم ناڕزاییە بکە بەڵام ئایا کاگنارۆ لە ئێستاە داواکاری چین و توێژە ناڕازیەکان ئەگەر زۆر بە وازەحی قسەی لەسەر بکەین خۆ گۆڕینی دەسەڵاتە یا چاکردنی دەسەڵات ئایا بیر لەوە کراوەتەوە بۆ نمونە بەدیلێک بۆ ئەم دەسەڵاتە دابنرێت یاخود نا بۆچی هەمیشە ناڕزاییەکانیش چاوەڕێەوە کە کەسێک پێشەنگایەتی بکە کە لە کاتێکدا ئەگەر هاتوو حزبێکی سیاسی دەست پێشخەری بکە بۆ پێشەنگایەتی ئەمانە زۆر جار بینیمانە لە ڕابردووشدا ڕەنگە خۆپیشاندان و ناڕزایەتەکانیش بەلا ڕێدا ببرێن و دەسەڵاتیش بە شێوازێکی تر سەیری داواکاریە سەرەتاییەکانی ناڕزایەتیەکان بکات. دیارە دەستخۆش دیارە وەکو ئاشکرایە ئەم ناڕزایی و بایکۆشتەکە کردومان نەدسی حزبی لە پشتە نەدی سندیکای لە پشتە هەر خۆکردیە شتەکە ناڕزایەتەکە لە هەلێ دروست بووە ئەو هۆکاری ئەوەش دەگمان ناگا بە شارەکان پێویستە ئێمە شارەکانی هەرێمی کوردستان سلێمانیە گەرمیانە هەڵەبجەیە هەولێرە دۆ کە ڕەبتێکمان بێت لە بینی کارمەندانی تەنووسی و مامۆسایان و فەرمانبەران و جیلی توێژەکان ئەگەر مامۆسایان و فەرمانبەران بیانەیە بە جدی بێن ناو شتێکی وا دروستکەین خۆپیشاندانێ بێ ینی ڕێگری بێت ئێمەش توانی وەکو تیمێکی تەنووسی و شوێنە شێوەی نەخۆشخانەی بچوو بکەین لە شوێنە بۆنە لەم کاتە کە پەتای کۆرۆنا بڵاو بۆتەوە ڕەنگە تۆ خۆپیشاندان ڕزایی بکەیت و نتیجی تێکوێت ئێمە کاتە توانین وەکو تیمی تەنووسی هەم بەشدار بین لە خۆپیشاندانەکە و هەموو تیمێک لەو شوێنە چادرگێ دابنین ینی هاوشێوەی شۆڕژێکی لێ بکەین شۆڕژێکی سپی کە شۆڕژی قوتی نانە ناوە بێتەمە شۆڕژی برسی و دەسەڵاتە ئێستا ئەم قەیران لە بین دەسەڵات و ئێمە دروست بووە شۆڕژی برسیکردنە بەداخۆ کورسان دەوڵەمەنە هەرێمی کوردستان دەوڵەمەنە بە هەموو شتێک ینی وەکو تاوە لە هیچ وڵاتێک نییە نەوتی بێ غازی بێت نەوتی بێ و سێرانگای گەشتیاری شتێک بێت نەوتی بێ و خاڵی گومرگی بەهێزی بێت نەوتی بێ و شوێنێکی استراتیژیک بێت ناوچەکەی بۆ بازرگانی بەداخۆ ئەمە شۆڕژی برسیکردنە لێرە هەیە دەنا حکومەتی هەرێمی کوردستان توانای هەموو شتێکیە لایەنە سیاسیەکان حزبەکان هەمویان بێدەگن لەم شتە هەمویان شەریکن پێویست ناکە مامۆسای ناڕازی فەرمانبەر کارمەندانی تەندروستکاران بەگشتی چاوەڕێی حیزب دەسەڵات بکەن پێویستە خۆیان کۆش بە خۆیان بکەن پێم خۆشە لێرەوە لە هەموو شارەکانە پەیوەندیەکمان بێت چ ئەنجومەنی مامۆسای ناڕازی چ فەرمانبەران چ کارمەندانی تەندروستی هەموو شاران یەکدەنگ بین چی در چاوەڕێی حیزب و سەندیکا و ئەندا بەناو ئەندا پەرلەمان و وەزیر پشتیوان نەبین ئێستا هەر لە حکومەتباری لێژیەیە
پێویستە لەم کاتە چاسەرکردن لەم کاتە پێویست ناکە ئەم شتە زۆر باشە کاگنەڕکەواتە یەکدەنگی توێژە جیاوازەکان تا چەندە زەرورە چونکە بینیومانە لە 3 ساڵی ڕابردوو کە ئەوەی کە زیاتر لەسەر شەقام و مامۆستایانی ناڕازی بوون بەڵام تا ئەو کاتەی کە کەرتی تەندروستی موچەیان زۆر دوانەکەوت بێت دەنگیان لێ هەڵنەستاوەوە موچەشیان پێدراوەتەوە لە پار و پێرار کە بینیمان ئەچوونەوە ناو ناوەندەکانی تەندروستی تا چەندە یەکدەنگی ئێستا گرنگە بۆ توێژە ناڕازیەکان لەوەی کاگەر سبەینێ موچی تەندروستی درا با تەندروستی ئەگەر بشتێتەوە داوام با لەگەڵ ناڕزایەتی مامۆستایان و کارمەندانی هاتوچۆ وەزارەتی ناوخۆش لەگەڵ ئەمانەش بەشدار بێت لە ناڕزایەتیەکاندا. ڕاستە پێم وابێ لە دەڤەری گەرمیان و سلێمانی و زۆر ناوچەکانە ئێمە تەنوزەکاران بەردەوام پشتگیری مامۆستایان بووین و دەستخۆشییان لەگەڵ ئەوان بەردەوام پێشڕەون بەڵام ئەوان کە شتەکانیان وەرزیە بۆن لە وەرزی هاوینە ئیشانی ئێمە ئێستا ماگرتن چاو لە سەر ئێمە زیاتر کە ئەم وەزی کۆرۆنا دروست بووە ئێستا حاڵەتەکان زیاد لە حەز زۆر بووی سەبەب حاڵەتی مردن حاڵەتی وەرگەڕانی سیارە شەڕەچە قۆشتانە بۆ منە شەڕی داعش نزیکە لەم شوێنانەوە ئێمە هیچ کات پشتی مامۆستامان بەرنەداوە بگرە بە زیاد شە پشتیمان گرت بەڵام هۆکار تا ئێستا کۆمای نەکردو ئێمە توانی هاوشەوی حەزب بوو لایەنە سیاسیەکان جیلی فەرمانبەران و مامۆستایان و تەنووسکاران و وەزارەتی ناوخۆش بێسەر ئێستا بن کەرەنتین ناتوان زۆر زەخت لێ بکەن ئێستا کەس ناتوانێت نە زاب دەتوانێت نە دکتۆرەکان توان نە مدیرعامەکان نەبرەبرن کەس ناتوانێت زەخت کا سەر کارمەند و متەسیبی خۆی یعنی ئەمە هەلێکی زۆر باشە زۆر گرنگە ئێستا ئەوانش بێنە پێشەوە هیچ نەبێ کە ئەمان کە بەدەسەڵات شەرعاندیوانە بۆ منە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە ناتوان بەشدار بن بێن ناخۆپیشاندانەوە ئەوان بایکۆتن دەڕۆ سەردەوامەکانیان ئەوان دەڕۆ سەردەوامەکان گەورەترین پشتگیری ئێمەکەن ئەمە بۆسە زنجیرە مامۆستا لە پێشە فەرمانبەران ئێمە بۆ منە کە سێکتەری خزمەتگوزاریە سێکتەری بەرگری وڵاتەش کە پۆلیس و ئاسایش پێشمەرگێ ئەوان ئەگەر پشتگیر ئێمە بن بڕۆنە ماڵەکانی خۆیان ئێستا تاکید بە داواکەمان سەرەگرێ و ناتوانیش بکەن زۆر باش لە هەردوو زۆنەگە زۆنی زەر و زۆز پێم وابێ ناتوان ڕێگرن لەبەرە تۆ 6 مانگە مۆچەت نەبدە خەڵ بەچی بژێت خەڵ توانێت بچێت بەدای بژی ژیانێ بکڕێت ئەمان پێویستە ینی ئەمڕۆ باس لە خۆپیشاندانێکی سەرتاسەری دەکرێەوە و لە گەرمیانە ئەمڕۆ چەند لە توێژە ناڕازیەکان بەشدار دەبن و ئایا حەجمم خۆپیشاندانانە دەبێت چەند بێ بۆەوەی کە بەڕاستی مەسجێکی جوانیش بێ بۆ دەسەڵات لەوەی کە ناڕازیەکان جیاوازن لە ساڵانی ڕابردوو لە قۆناغەکانی ڕابردوو خەڵک زۆرترە و توێژی ناڕازی زیاترە لە ناو ناڕزایەتیەکاندا. دیار ئێستا کەلار ڤایرۆس کۆرۆنا شەنەی کردو لەم شارە و دەسەڵاتش هەموو جوگوێی گردووە بەڕاستی خەڵکیان تەواو ترساندووە خەڵک ترسی ڕەنگە خۆی نەبێت لە ماڵەوە منداڵی بێ خەڵکی گەورەی بێت خەڵکی بەتەمەنی بێت نەخۆش درێژخایانی بێت ینی ئەمان چەند ڕۆژێکە ترسیان لە کەلار دروست کردووە ڕەنگە قەبارە و حەجمی خۆپیشاندان گەورە نەبێت ینی بە ڕۆژنامەزی من دیوار بە سۆشیال میدیای بن دیوار هەموو شتیان کرێ بن دیوار لەمەتە یعنی دەسەڵات شوێنێک نەماوە جێگەی نەماوە بۆی بڕۆی هەموو کرێ بن دیوار چەند حاڵەتی ڕەنگە ئاگادار بن چەند حاڵەتێک بەدەسایزی خۆیان لێرە و لەوێ لە پێش نەخۆشخانەی کۆرۆنا لە پێش نەخۆشخانەی گشتی کەلار تاوێت بە کۆرۆنا چەند حاڵەتی وایان دروست کردووە ڕەنگە ترس بێ لەم کاتە بە حەجمی خۆی نوێ بەڵام ئێمە پێتان دەڵێن ورەتان بەرز بێ بێنە مەیدان چیتر لەوەتەن ڤایرۆسی کۆرۆنا بەس پێویستی بە خۆپارێزیە پێویستی بە ماسکێکە دەستکێشێکە چاوێتێک ئەو پەڕیبێت ئەتوانی خۆماپارێزین و دەرباز بین لەو شوێنە بەشدار بین و ڕەچاوی ڕێنمایی تەنووسی بکەین بەیمان زۆر بێت قسەکردن کەم بێت لە شوێنە بەڵێ بەردەوام بێت زۆر باشە کاک نەڕۆ زۆر باشە سپاس دەکەم بەڵە فەرموو لێرەوە داواکارم لە ڕێکخراوی خۆپیشاندان کە کات و شوێنی گونجاو بێت چون ئاوازی گەرمیان بەو گەرمیە و بەو شێوە زۆر باشە کاک نەڕۆ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەکەم لەوەی کە لە گەرمیانەوە لەگەڵمان نابووی بۆ هیوایی کە بەردەوام بن لە ناڕزایەتیە مەدەنیەکانتان بۆ بەدەستێنانی مافە سەرەتاییەکانی خۆتان ماوەسات لێردێمەوە لای جەنابەت دەمەوێت بزانم ئەمڕۆ چاوەڕێ دەکەن ئیرانی ئەگەر قرار بێ ئەمڕۆ ناڕزایەتیەکان شوێنی خۆی و واجهەی خۆی پیشان نەدات ڕەنگە مەسیجەکەی دی بە تەواوەتی نەگاتە دەسەڵات لەوەی کە بتانوێت کاریگەری هەبێ ئەمڕۆ کێ وە چەند توێژ بەشدار دەبن لە خۆپیشاندانەکاندا بەڵێ لە ڕاستیە مەسیجەکان بۆ دەسەڵات هیچ جینێکی نەماوە هیچ ئەرزچێکی نەماوە چونکە دەسەڵات نەگوێی هەبێ و نەچاوی هەبێ و نە دڵی هەبێ و نەزەمیری هەبێ لەبەرەوە تۆ ئەبێ بیر لەوەکەیتەوە ئەم خەڵکە هەر هەمووی
بیر لەوە کاتەوە کە ئیستا کەناڵی ڕاگەاندنەکان هەمووی لە وڵاتە ئەوروپی و ئەمریکی و دراوسەکانە دەرەکەوێت. پێویستە هەر هەمومان مەسیجە بین بە دەرەوەی وڵاتی خۆمان، مەسیجە بین بە عێراق کە جاران پێمان و دراوسێ. ئەبێ ئەم مەسیجە تۆ بی لەوە نەکەیت تۆ بی بە پارتی یا بی بێکێتی، ئەبێ بیدەی بە دەرەوەی ئەوان، بیدەی بە وڵاتانە بڵێ ئێمە زیا لە مەسەلەن 200,000 کەس ڕازی نییە لە مۆزعە، 2 ملیۆنی کەش ڕازی نییە لە ماڵەوەیە. کەواتە ئەگەر ئێمە بمانوێن مەسیج نابێ بدرێ بە پارتیوێکێتی، پارتیوێکێتی پێویستی بە مەسیج نەماوە 29 ساڵە مەسیجیان نەدرێتێ، ئەوان هەر ئەوەی کە ئەیانوێ هەر ئەوواکەن. لەبەرەوە زەرورە هەر تاکێکی خۆمان ئێمە خۆمان و ماڵ و بناڵمان هەوڵ بین کێیە لەگەڵ تا بیبیتە سەر جادە لەبەرەوەی حەجمی خۆپشاندانەکە گەورەکەی. کاتێک کە خەڵکی دەرەوە ئەیبینێ کە عێراق ئەیبینێ، من یەک هینم هەیە، یەک خاڵی زۆر گرنگم هەیە، ئەو کەسانەی کە هەڵەسن بە سەرپەرشتی خۆپشاندانەکان ئەبێ زۆر دڵیان گەورە بێ. کەسێک گێتە ئەو ناوە لەوچە هی دەسەڵات بێ، قسە بە ئێماڵێ، قسە بە کۆمەڵەڵێ، قسە بە یەکگرتووەڵێ، قسە بە گۆڕانەڵێ، قسە بە کێ، ئەوە هەر کەسێک بێ هەڵەکە ئەگەر دڵسۆزیش بێ. ئەبێ ئەو خەڵکەی ئەو چواردەورە نیکەن بە هەرا با قسە کاکاک ئەی ئێمە بۆ بە پارتی گلەیمان لە پارتی هەیە، بۆ گلەیمان لە حکوومەتەیە، لەبەروی ناڵێ قسەکەین، ناڵێ ئەوەی کە لە دڵمانە بیڵین. باشترین شتەوەیە بۆ خەڵکی ئەمە ئەمڕۆ بیسەلمێنین هەمومان، خۆت و ماڵ و مناڵ و کەس و کارش شێو لە توانایە بڕۆ سەر جادە. ئەگەر ئەو جێشەی کە ئەمان شانازی پێوەکەن باوەڕێکە ئەگەر 100,000 بچێتە سەر جادە ترسێکیان لێ نیشێ، خواخوایانە تۆ نەچیتە سەر ئەو، خواخوایانە تۆ تفێکی لێ نەکەی، تۆ بەردێکی پیانەکێشی، تۆ هێلکەیەکی تێنەگری. من قەنەعەتم وایە، قەنەعەتی کولیم وایە ئەو خەڵکە بۆیە وا لێکراوە لەبەر چەند هۆیە. یەکەم ترس، گەورەترین شت بۆ خەڵک دروستکردنی ترسە. ئەمان ئەعلامێکی عەرە بەڵێ جەڕاڕیان هەیە، زیاد لە 40 کەناڵیان هەیە، 40 دانە کەناڵ تۆ ئەترسێنێ لە کۆرۆنا، لە هێنانی داعشێتەوە، نەخێر تورکیا داگیرمانەکە، نەخێ ئێران داگیرمانەکە، عێراقیەتەوە. ئەم هەموو ترسە بۆیە بەس تەنها لە بێت تۆ نیتە سەر جادە. فعلەن تۆش کاریگەر بووی بەوە. ئێمە من لە فەیسبوکەکەی خۆم لە پەیجەکەی خۆم بڵاوم کردەوە، وتم وەرن با ئێمە بەسیترین شت نەخوێنی تیاڕژە نەهی شتێ کۆمەڵە هەنگاوەیە بینین. هەندێک کەس پشگیری کردم، هەندێک کەسی شتەی لە کار ئەو ینی شتێکی طبیعیە لە فەیسبوکە سەیری شەکا و ئەزانی کە سەیری کردووە، بەس نە کۆمنتێکە بنژەندە دەستخۆشیە نە هیچ نەبێ ڕەتێتەوە. ئەمەی کە زۆر گرنگە بەلای منەوە مامۆسا، یعنی یەکێک لەو خاڵانەی کە ئێمە ئەتوانین فشارکەینە سەر ئەوان. ئێمە تاقیمان کردەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان، هاشتاگمان کرد، ئەوە گەشتە عالەم. تەنانەت من بڵاوم کردەوە لە بەریتانیا لە ئەخبارای خوێندنەوە، کەواتە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر گرنگە ئێمە ئیمالی نەکەین. ئەوە تا ئەوانیش ئێستا خەریکە خەڵکیان هێناوە چۆن بۆ خۆپیشاندانەکە خەڵکیان نرد و بەلا ڕێیان نابر بۆ فەیسبووکی ژێناویانە. دوو ئەم ترسە بڕەوێنینەوە. یعنی من لە چی بترسم؟ من لەوەتەی بیرمێ مەعارەزە بووم، لەوەتەی بیرمێ لەناو حرەکەی ئیسلامیشا بووم مەعارەزەی حرەکە بووم، یعنی قسەم ئەکرد، توانجمەگرت، گلەییمەکرد لە ناو کۆمەڵی ئیسلامی، هەر توانجەگرم گلەییەکەم لە ناو حکوومەتە بە هەمە. ئەم گلەییکردنە بۆ دروستکردنە، ئەم گلەییکردنە بۆ ڕوخان نییە. بەڵام تۆ ئەگەر کەسێک بەسەرن دەسەڵات بێ یا حیزبەکە بێ وا تێبگات تۆ گلەیی ئەەکەیت و مەسەلەن سەرنجێ هەیە بۆ ڕوخانە، ئەمە بۆ خۆی ئەو خۆی ڕوخ. قسەی ئەخیرم هیوادارم هەر یەکێک لە ئێمە دووبارەیەکەمەوە ئەو ترسەی کە لە دڵمانایە لە ترسی کۆرۆنایە مەترسن. وەڵڵای ئەو کامێرەمانانەی کە بۆ مەسوولەکان وەستن زیاد لە 30-40 کەس بە پاڵیەکەوە بۆ تووشی کۆرۆنا نابێت، یەکیان دەستکێشیان لە دەستانیە. ئەو خەڵکەی کاچێ بۆ موچەوەرگرتن سبەینێ موچەوەرگرتن بێسیا لە 10,000 کەس دەچێ بۆ موچەوەرگرتن بۆ خەڵک تووشی کۆرۆنا نابێت. من ناڵم کۆرۆنا نییە، کۆرۆنا هەیە وەجددیە، بەڵام خۆپاراستن لێ ئەو ترسەی ناوێت. بەس ترسان لێ ئەکەویتە ناو کۆرۆنا ئەکەویتە دەرفەتم نیە بە دەرفەتیوانژەوە سازاد دێمە لێتە نەبدەمێ بزانمە ڕۆچەند توێژی ناڕازی تەنسیقتان کردووەوە کە دەڵێن خۆپشاندانی سەرتاسەری لەکوێوە بۆ کوێوە دەکرێت زۆنی زەر دەگرێتەوە؟ بڵێ بەنسبەت خۆپشاندانی ئەمڕۆ بەنسبەت جارە بینە سەر شاری سلێمانی کاتژمێر 4 دەست پێکات لە بەردەم باخی گشتی لێەوە خۆپشاندانەکان دەست پێکات.
و بەنسبەت چین و توێژەکان و زۆربەی چین و توێژەکان بەشدارن ئێمە دوێنێکە کۆنگری ڕۆژنامەوانی کراوە ئەنجومەنی سەربەخۆی مامۆسایانی ناڕازی مامۆسایانی ناڕازی نابینایان تەندروستکاران کارمەندانی هاتوچۆ کە بە سوپاسەوە ینی دە ڕۆژەوان لەسەر شەقامن و چین و توێژە کاسبکاران ئەمانیانی هەمویان مەوجودن هەمویان لە خۆپشاندانی ئەمڕۆ بەشدار بن و زایدنەوە چین و توێژانی تریش ئێمە داوامان کردووە کە بۆ منەوەکو خوێنکاران وەکو دەرچوانی دانەمەزرا و ئەمانە هەمویان کێشە و مەعاناتیان ینی تەنها کێشەی ئێمە نین کە موچەخۆرین ئەوان بێ ئیشیشن بێکارن ینی داواکاریەکە لە چیا خۆیەکی بینێتەوە داواکاریەکە موچە سی ڕۆژارێک بدەن و تاو نەخێر ئێمە سەقفی داواکاریەکانمان زۆر بەرز بێت ینی لە ئێستا پێمان عیبە داوای موچەی سی ڕۆژارێک لەم حکومەتە بکەین چونکە داوامان زۆر لێ کرد و وەک مامۆستا فەرمووی ینی گەڕایە بۆ دواوە زیاتر چەسانی نێوە باشتر نەبوو ینی ڕۆژ بە ڕۆژەم حکومەتە خراپترە بێت ئێمە لە داواکاریەکانمانە بە دڵنیاییەوە داوای موچە و چاکردنی موچە جارێکتر لە حکومەتی هەرێم ناکەین ئەوانەی کە داواکاری و ئەگەرن بۆ داواکردن داوای مرکزیکردنی موچەی فەرمانبەرانی سەرجەم سێکتەرەکانی حکومەتی هەرێمەکەین بۆ سەر بەغداد کە بوازرێتەوە ئەمە لە ئێستا باشترین بژاردەیەکە ئێمە داوایەکەین پێما بێ و هاشتاک و هەڵمەتی ئیمزاکۆکردنەوە جۆرەشتانش هەر لە پێناوەوە چەند ئەندام پەرلەمانێکی بەڕێزیش خەریکی ئەوەن کە لێو ئیشمان بۆ بکەن یانەمە ئیشێکی جدی لەسەر کراوە و لە کەناڵی ئەتوانین بڵین لە کەناڵە عالمی عربیەکانیش ئەمە شتێکم ئەم دمە دەنگدانەوەی داوەتەوە ئێستا ئەوان ژاگان لەوەزە هەیە و ئێمە ئەمڕۆ لە خۆپشاندانەکانمانە ینی تەنها شعارەتەکەمان کوردی نییە بەڵکو زیاتر تەرکیزە خێنە سەر شعاراتی عربی بۆی کە بەغدادێکە ئێمە بەپێی دەستور لە ناو حکومەتی عێراقین لەگەڵ حکومەتی مرکزیین ئێمە ئەمانێم جارە ڕووی دەمان بکەین لەوان و یەکێکی تری لە ئەگەرەکان لەوانەیە لەم ڕۆیان نەبێ بەڵام بە تەکید بۆ ڕۆژانی داهاتوو کە خەڵکێکی زۆر داوایە کات و خەڵکێکی زۆر ئەڵێ بن بۆ هەڵوەشانەوەی حکومەتە نەبێ نایمە سەر شەقام داواکردنە بۆ هەڵوەشانەوەی حکومەت ینی حکومەتی هەرێم لە حکومەتی عێراق زیستر نییە بۆ هەموو کێشە و مەعاناتەوە هەڵیشان وەشانەوە حکومەتێکی کاتیاندا مەزران و ئامادەی زۆر باش سپاس دەکەم ماوەستا گۆران دەبێ بزانم کۆمنتی تۆ چییە بۆ ئەمڕۆ بۆ ناڕەزایەتیەکان کە هەیە من داواکەم لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەشداریکەن لە خۆپیشاندانەکە و ئەم خۆپیشاندانە بەردەوام بێ هەر ئەمڕۆ ساعت 4 نەبێ ڕۆژانی تریش بەردەوام بێت تاوەکو هەموو شار و شارچکەکانی هەرێم بگرێتەوە بە دهۆک و هەولێر و ئیداری گەرمیان و ڕاپەڕین و هەڵبجەوە هەمویان بەشدار بن ئێستەوە هەڵبجە بەشدارە بێ گەرمیان بەشدارە بێ سلێمانی بەشدارە بێ داواکارم مامۆسایان فەرمانبەران دوکاندار و کاسبکار و دکتۆرە بەڕێزەکان لە هەولێر لە هەولێری خۆشەویست لە دهۆک بێنە سەر شەقام و بەشدار من لە خۆپیشاندانەکانە ئەوانیش جورئەتیان هەبێ وەکو مامۆسایانی سلێمانی بەردەوام بن و ئەم خۆپیشاندانە درێژەی هەبێ تا فشارێکی بەهێز دروستەکەین لەسەر حکومت کە حکومت ناچارەکەین بە تەواتی دەست لە کار بکێشێتەوە یعنی ئەبێ سەقفی داواکاریەکانمان بەرزکەینەوە بۆ دەست لە کار کێشانەوەی حکومەتە چونکە بەڕاستی شکستی خواردە و بە پینۆپەڕۆ چارەسەر ناکرێت چارەسەری کێشەکانی بۆ ناکرێت ئێمە نابێت داواکارەکانمان تەنها ئەوە بێ کە موچەکەمان لێ بڕاوە نابێت لێ ببڕێت و موچەکەمان سی ڕۆژارە بدرێتە چونکەوانە هیچ دەوری نەما دەبێت سەقفی داواکارەکان بەرزکرێتەوەوانێ حکومت دەست لە کار بکێشێت گەرانتیەکە بۆ پێکەوە بوونی توێژە جیاوازەکان کەران ڕازین ئێمە گەرانتیەکە ئەوەیە دڵخۆشکەرە کە ئەم ساعت 4 سەیری خۆپیشاندانەکانەکەین ئەمڕۆ بزین ئایا چین و توێژەکان هەموو پێکەوە بەشداریە بن بزین ئاستی قەرەباڵغی خۆپیشاندانەکان چۆنە ئەمە کە دەور و کاریگەریە بێت بۆ شارەکانی تریش ئەوانی کەش بە هەمان شێوە بەشداریەکەن و کاریگەری دروستەکە لەسەر هەولێر و لەسەر دهۆکیش و لەسەر هەموو شار و شارچکەکان کە بێنە سەر شەقام و بەردەوامی و درێژە بن بە خۆپیشاندانێکی مەدەنی و درێژەی پێبین هەتا فشارێکی سەرتاسەری لەسەر حکومت دروستەکەین زۆر سپاسدانەکەم مامۆستایانی بەڕێز زۆر سپاس بۆ دەرفەتان باشی سپاس بۆ کاتنا ڕۆژ کە لە گەرمیانەوە لەگەڵمانە بوون بینەرانی عزیز بڕگۆ بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ